سڵاو ئەم کاتتان باش. ئێستا ئێمە لە بەردەم بەشەناوخۆی کچانی پەیمانگای تەکنیکی کارژێڕی هەولێر کە سەر بە زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێرە دیارە ئەوانە لێرە کۆبوونەتەوە و کێشە و گرفتیان هەیە، گرتنویان ئەنجام داوە، کۆمەڵێک داواکاری پێداویستیان هەیە بۆیان جێبەجێ ناکرێت. دەیانوێت بەرپرسانی زانکۆکە داواکاریەکانیان جێبەجێ بکەن. دیارە تا ئێستا کەس بەدەم داواکاریەکانیانەوەدا نەهاتوون. دەیانوێت ئەوەی وەک سەرەتایی هەبێت لای یەکێک لەو قوتابیانەی کە کێشە و گرفتیان هەیە بچینە لای ئەمزانین کێشە و گرفتەکانیان چییە. سڵاو لێبێت دەچێت سڵاو لێبێت. کێشە و گرفتەکانمان داواکردنی مافەکانی خۆمانە، داواکردنی ئەوە، داواکردنی کارەبایە، داواکردنی خزمەتگوزارە پێویستەکانە، داوای زۆپاکەین، داوای هیتەرەکەین، داوای ئاوی گەرمەکەین، داوای کارەبا. ئەوە ئێستا لەلایەن بەرپرسانی حزبی ئەو زانکۆیە پەلاماری ڕۆژنامەنووسان دەدرێت. دەمانەوێت ئەو دیمەنانە نیشان بدەن کە ئەوانە ڕێگری دەکەن لە ئەوەی کە پەیامی ئەو خوێندکارانە پەیامی ئەو خوێندکارانە ئەوەی بینیتان لەلایەن کادیرانی حزبیەوە ڕێگری لە ڕۆژنامەنووسان دەکرێت کە پەیامی ئەو خوێندکارانە بگەیەندرێتە ڕۆژنامەنووسان. بەرپرسانی حزبی لێرەن ڕێگری دەکەن کە پەیامی ئەو خوێندکارانە بگات. خەڵکانێکن بە جلی مەدەنیەوە هێرش دەکەنە سەر ڕۆژنامەنووسان و ئەو خوێندکارانە تەنها دەیانێت پەیامی ئەوە بگەێنن کە پێداویستیان دەوێت، وەکو سۆبا و ئەو بابەتانە، بەڵام ڕێگری دەکرێت. تا ئێستا هیچ کەسێک لە بەڕێوەبەرایەتی بەشناوەخۆیەکان لە سەرۆکاتی زانکۆی پۆلۆتەکنیکی هەولێر پەیمانگای تەکنیکی کارژێڕی هەولێر نەهاتوون بۆی کێشە و گرفتەکانی ئەو خوێندکارانە یەکلایی بکەنەوە چارەسەر بکەن. ژمارێک کەس لێرەن بە جلی مەدەنیەوە ڕێگری لە ڕۆژنامەنووسان ڕێگری لە خوێندکارەکانیش دەکەن، کەس نازان ئەوانە چێنە، بەڵام کە باس دەکرێت ئەوانە کادری حزبین نایانەوێت پەیامی خوێندکارەکان بگات. ئێمە وەک دەستگای میدیایی شارپرێس لە سەرەتایی خوێندنی ئەم ساڵەوە کاتێک ڕاگەیاندرا لە زانکۆکان چەند خوێندکار وەردەگرێن، ئەو پرسیارەمان ئاڕاستی بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا کرد کە ساڵانە ئەو کێشە و گرفتانە هەن لە بەشەناوەخۆیەکان، هەر لە نەبوونی نەوت، کارەبا،
پێداویستەکان خزمەتگوزاریەکان بۆ ئەم ساڵیش بە هەمان شت دەبێت دووبارە دەبنەوە باسییانەوە کردکار نەخێر هەمووی چارەسەر دەکرێت هەمووی شتێکیان بۆ دابین کراوە. ئێستا ئەم گفتوگوۆیە دەبینن لە نێوان کۆمەڵی کەسن کە نازانرێت پلەکانیان چین، بەڵام گفتوگۆ لە نێوان خوێندکارانی کچانن و لەگەڵان ئەو کەسانن لەسەر کێشە و گرفتەکان دەبارەی چارەسەرکردن و چارەسەرکردنیان. ئەوەی بینیتان کەمێک لە بەمەبەر ئێمە لە کاتی ڕووماڵکردنی ئەم گربنەوەی فرۆتکارانی بە شناوخۆی پەیماگەی تەکنیکی هەولێر سەرۆکاتی زانکۆی پۆلە تەکنیکی هەولێر، بەڵام لەلایەن چەند کەسێکی مەدەنیەوە کە کاردیری حەزبین پەلامار دران و ڕێگەیانەدا ئێمە ڕووماڵەکە تەواوکەین تا ئێستاش ئەوان چاوەڕێوە دەکەن دەرفەتێک وەگرت بۆی بە تەواوەتی ڕێگریمان لێ بکەن لە گواستنەوەی ئەم گربنەوەیە.